وەکو چڕەی کەون بە هیچ شێوەیەک لاریمان نییە لە دابەشکردنی زەوی لە کۆمەلگای چڕە. هیچ ڕێگرنی لەوەی کە هەر لایەنێکی خزمەت گوزاری هەر لایەنێکی خزمەت بێت بۆ کۆمەلگای چڕە، چ بۆ فەرمانبەران بێتن، چ بۆ لە هەر ئێوە لاریتان نییە، منیش لاریم نییە و حکوومەتی ژەر لاری نییە. ئەی باشە خەتای شەیە کە تا ئێستا لە کۆمەڵگەی چڕە زەوی دابەش نەکراوە. ئەمە هەردوو لایەنی کێشەداری زەویەکانی کۆمەڵگەی چڕەن لە پارێزگای دوهۆک. دەڵێن ئێمە لاریمان نییە و ڕێگر نین زەوی بەسەر فەرمانبەران دابەش بکرێت، کەچی تاوەکو ئێستا فەرمانبەران و مامۆسایان و پێشمەرگەی ئەو سنوورە کە ژمارەیان 665 کەسە چاوەڕێی دابەشکردنی زەوین. پایتەخت میدیا لە ڕێگەی پەیامنێرمان سیداد مەسعود بە دوواداچوونی بۆ ئەم کێشەیە کردووە، قسەی هەموو لایەنەکانی وەرگرتووە و منیش ئەلێرەوە بۆتان باسەکەم. لایەنی یەکەم کە خۆی بە خاوەنی زەویەکان دەزانێت دەڵێت 9 ساڵە ئەم کێشەیە چارەسەر نەکراوە کە دوو کەسیشی لەسەر کوژراوە. با حکوومەت بە 5 قولەک بڕیار بدات چێ خاوەنی ڕاستەقینەی ئەم زەویانەیە پاشان دابەشی بکات. ئەگەر حەقەکە هی من نەبیت تعویزەکە بدەن بەلایەنی حەق. ئەگەر حەقەکە بۆ ئێمە هاتەدان، ئێمە حازرین و هاوکار دەبین لەگەڵ لایەنی فەرمانبەران بچین ئەردەکان ئەوەی پێویستی پێی بیتن شارەوانی تەنازل بۆی بکەین بۆ ئەوی دابەش بکات، نەک بەسەر فەرمانبەران تەنانەت بلا چینی کرێکاریش ئەوە لە لای ئێمەوە چینی کرێکاریش بلا زێدەبی لەسەر فەرمانبەران. خۆ کێشەی کۆمەلگای چڕە لە حرب عێراق و ئیران گەورەتر نییە. دووەرە بڕیارێک لەسەری بدەن. لایەنی دووەم کە جوتیارانن زیاتر لە 400 ماڵی چڕەی کۆنن، دەڵێن ئێمە سەنەدی ساڵی 1970 وەزارەتی دارایی عێراقمانەیە کە خاوەنی زەویەکانی، بەڵام با حکوومەت خاوەن حەق دیاری بکات و پاشان زەویەکان دابەش بکات. هیچ کێشەمان لەسەر دابەشکردنی زەوی نییە لە کۆمەلگای چڕە، دووپات دەکەینەوە فەرمانبەرانیش دڵنیا دەکەینەوە کە هیچ. لەلایەن خۆیەوە ئەندازیار ئیدریس تەیب سەرۆکی شارەوانی چڕە دەڵێت ئەوان سوورن لەسەر جێبەجێکردنی فەرمانی سەرۆگوەزیران مەسرور بارزانی بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و نووسراویان کردووە بۆ دابینکردنی زەوی، بەڵام بەهۆی کێشەی خاوەندارەتی زەویەکانەوە تاوەکو ئێستا لە فەرمانگەی کشت و کاڵ ئەم کێشەیە یەکلایی نەکراوەتەوە. زراعی گودەمە نهایەتە کوژاندن کەنگی کێشە چارەسەر بی ئەلوی دەمی ئەم دێشین عەردی بێخینە سەر نەوێ باژەروانی و پاشی کو ئەم بشین پارچە زەویە دابەشکەین. ئەم کێشەی زەوی وزارە پاژماوەی سیاسەتەکانی ڕژێمی پێشووە کە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. لە پێناو پاراستنی مافی هەموو لایەنەکانیش پێویستە بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکرێت و خاوەندارێتیەکەی یەکلایی بکرێتەوە. لەوانەشە دابەشکردنی بەسەر فەرمانبەران باشترین بژار دەبێت.